جانتاکەی سوودانی لە سەردانەکەیدا بۆ هەرێم چی تێدایە؟ نەوت و هەڵبژاردن و دۆسیەی ئێران چارەنووسی سوودانی یەکلایی دەکەنەوە. محەممەد شاه سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانێکی چاوەڕوان نەکراو گەیشتە هەرێمی کوردستان. سەردانەکەی سوودانی بە پەلە و چاوەڕوان نەکراو بوو، بە جۆرێک درنگانێکی شەوی ڕابردوو بەرپرسانی هەرێمی ئاگادار کردوێتەوە کە سەردانی هەولێر دەکات. سەردانەکە هاوکاتە لەگەڵ چەند ڕووداوێک کە گرنگترینیان دیاریکردنی وادەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا. سوودانی لە بەغدا لەژێر فشاری بەشێک لە شیعەکان و مالیکیدایە و دەیەوێت هەرچۆنێک بێت بەم یاسایەی ئێستا هەڵبژاردن بکرێت. سوودانی دەیەوێت پشتگیری کورد و لایەنەکان بەدەست بهێنێت تا دووبارە ببێتەوە بە سەرۆکوەزیران. بۆ ئەوەش دەیەوێت بە سەلامەتی مانۆڕی سیاسی و هەڵبژاردننی خۆی دەست پێ بکات و پارێزگاری لە پێگەی ئێستای خۆی بکات. دۆسیەیەکی دیکەش کە سوودانی لەگەڵ بەرپرسانی هەرێم باسی دەکات پرسی نەوتی هەرێم و هەناردەکردنەوەیەتی. جێنێ مارکۆ ڕۆبیۆ وەزیری جەرەوەی ئەمریکا بە تەلەفۆن پەیوەندی بە مەسرور بارزانیەوە کرد. ئەمریکا پێشنیازێکی نوێی داوەتە هەرێم و بەغدا بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم. سوودانیش دەیەوێت پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق گرێکپێرەی هەناردەنەوتی هەرێم بکاتەوە، چونکە تاکە گرفتی دیار کەم مابێت نەوتی هەرێمە و دەیەوێت ئەویش یەکلایی بکاتەوە. پێشتر ئەمریکا پەیامی هۆشداری داوە بە عێراق و هەرێم کە نابێت نەوتی هەرێم بفرۆشرێت بە ئێران. سوودانیش دەیەوێت دۆسیەی نەوت بەلایەکدا بخات کە ئەمریکا ڕازی بکات و نەوتی هەرێم نەبێتە بەشێک لە دۆسیەی ئێران و ئاڵۆزیەکانی ناوچەکە لای ئەمریکا. هەرچی ئەگەری هێرشی ئەمریکاشە بۆ سەر ئێران یەکێکی ترە لە دۆسیەکان کە سوودانی لەگەڵ بەرپرسانی هەرێم باسی دەکات.